ڕۆژکەریم کە لە ئێستاە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی تایبەت بەخۆیەوە دیارە نوێترین تیزەری کاری خۆی بڵاو کردوتەوە گۆرانیەکە لە ژێر ناونیشانی لە بیرت ناکەم دیارە لە ئێستاە بڵین کاری ڤیدیۆکلیپ بۆ ئەم کارە کراوە وا بڕیارەکە لە ئایندەیەکی نزیکیشە ئەم بەرهەمە بڵاو بکرێتەوە. هونەرمەندی دیار ڕۆژکەریم لە نوێترین پرۆژەی هونەری خۆیدا ڤیدیۆکلیپێک بە ناوی لە بیرت ناکەم بڵاوەکاتەوە. هونەرمەند ڕۆژکەریم چەند ڕۆژێک لەمەوبەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک تیزەری نوێترین بەرهەمی خۆی بڵاو کردووە و ئاماژەی بۆ کردووە کە بەم زوانە پێشکەشی هەوادارانیەکە. تۆ ناتوانی پێ من بژی پەیمانە و بڕیارەتە پێم مەڵێ بڕیارەتەوە پێم مەڵێ دڵت گۆڕاوە تۆ ناتوانی پێ من بژی پەیمانە و بڕیارەتە